خۆپیشاندانی ئێرانەکانی واشنگتن بەردەوامە و ئەم جارە ژمارەکە زۆرتر و بەردەمی کۆنگرێسی ئەمریکا و یاسادانرانی وڵاتە زلهێزەکەیان هەڵبژاردووە هەر هەفتەیە و دەستیان لەسەر دڵیانە بۆ ئەو هەموو هەواڵە ناخۆشانی ئێران کە هەر ڕۆژە و ناوێت بۆ سەر تۆماری قوربانیەکان زیاد دەبێت لە هەفتەی ڕابردوو سەرڕای پەرۆشی خۆپیشاندەران بۆ ئێرانێک یەکگرتوو لە سەر جیاوازی ئاڵاکان مشتومڕ دروست بوو هەرچەندە سەرپەرشتیاری خۆپیشاندانەکان سوورە لەو پەیامەی هەڵیان گرتووە. همین در واقع اعتراضات و تجمعاتی هستش که خۆپیشاندانەکانی ڕۆژانی شەمە لە واشنگتن دیسی پێکەوە بەڕێوە دەبریان سەر ڕایبوونی جیاوازی لەسەر ئاڵا و دروشمەکان و بێروڕای سیاسی جیاواز. واشنگتن نمونەیەکی جوانی پێکەوە ژیانە و سەیوانێکی بجووکیشە کە ڕەنگ بداتەوە بۆ پێکەوە بوونمان. کچە کوردە سەقزیەکە ژینای ئەمینی سەرتۆپی گڕی ئەو مەشغەڵەیە کە بەدەستی سەر تاسەری ئێرانەوەیە قوربانیەکانیش تا دێ لەو سەرزەمینە دەیان ژینا و کوڕەلاوی دی وێنەکانیان دەچنە پاڵی کچە کوردە سەقزیەکەوە. ئێمە هەموو کات دەبێ یەکگرتوو بین لە دژی حکوومەتی ئیسلامی کۆماری ئێران ئەگەر هەر گرفتێکی شاد بێتە پێش چارەسەر کراوە و ئێستا کاتی ئەوە نییە. گەڵێک جوانە بیرڕای جیاواز مەهاویتێن ئەم نەتەنها کورد بەلکو کورد و عەرەب و بەلوچ و فارس و گەلی دنە ئیرانێ هەموو دەست مەدەدا دەستی یەک ئەم vê جای کوردستانی یا ئیرانی بە کوردستانی تایبەتی لەنا دەستی vê جمهوریە ئیسلامی و ڕژیما ئیسلامیەکی تەرۆریست پەرڤەر ڕزگار بکەن. ئەکتەری ئێرانی لە هۆلیوود نازەنینی بونیادی لە خۆپیشاندانەکە بوو لە وتارەکەیدا ئاماژەی بەوە کرد گرنگە بەردەوام نامە بۆ سیناتۆر و ئەندامانی کۆنگرێس بنێرن. ئەمە تەنها سەبارەت بە مەحسا نییە لەسەر بە زۆر حیجابکردن و پۆلیسی ڕەوش نییە دەربارەی حکوومەتێکی گەندەڵە و دەبێت بڕوات. بە پێی تێپەڕینی کات ڕەنگە ئێرانەکانیش وانەیان لە ڕابردوو وەرگرتی بێ پێدەچێت یەکگرتوویی باشترین ڕێگا بێت بۆ پێکەوە ژیان و ئایندەیەکی باش بۆ ئێران. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.